بەداخەوە ئەمڕۆ قوربانیانی کارەساتی نۆکەندی ئینگلیز کە بەهۆی تێکشکانی بەلەمێکەوە لە شەوی 24 لەسەر 25 نۆڤەمبەری ئەم ساڵ تێکشکا بوو بەهۆی گیان لە دەزانی 31 هاوڵاتی لە ناویاندا تا ئێستا 18 هاوڵاتی هەرێمی کوردستان کە لە ناویاندا 8 هاوڵاتی دەڤەری ڕاپەڕین بوونەتە قوربانی و چاوەڕێ دەکەین لە هەفتەی داهاتوو لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بەتایبەت قونسوڵخانەی فەڕەنسا جەنازەکان بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. بەداخەوە ئەوە چەندەمین کاروانە دەبینین هاوڵاتیانمان هەر ڕووداوێک لە دوورگەکانی یۆنان ئیتالیا فەڕەنسا ڕوو بدات گومانی تێدا نیە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی تێدایە و لە ناویشیاندا پشکی شێربەر دەڤەری ڕاپەڕین کەوتووە. ئەوە بەرئەنجامی نادادی بێکاری گوێنەگرتن لە هاوڵاتیان جیاوازی ژیان وای کردووە گەنجان بە لێشا و سەری خۆیان هەڵبگرن و ڕوو بکەنە وڵاتانی ئەوروپا و بۆیە لێرەوە داوا دەکەین و چەندین جار داوامان کردووە حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت و پلانێکی هەبێت بۆ ڕێگریکردن لەم کۆچە باچی تر هاوڵاتیانمان نەبنە خۆراکی دەریای ئیجا یاخود نەبنە قوربانی ڕێگاکانی بەلاڕوسیا. بۆیە پێویستە بە زووترین کات حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت پلانی هەبێت چارەسەر لای ئەوان ئاسانە